وڵازان و خۆشەویستامان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین. ڕۆژی ڕابردوو ساڵیادی دامەزرانی کۆمەڵی دادگەری بوو، تێدا 25 ساڵ خزمەت بێوچان لە کایە جیاوازەکانی کۆمەلگادا کردووە، هەر لە پەروەردە و فێرکردن و ئەو شتانی کە پێویستن بە کۆمەلگا تاوەکۆگاتە ڕخنەگرتن لە دەسەڵات و لە سیاسەتکردن و ئەوەی کە پێویست بێ بە ئەم کۆمەلگایە هەمیشە بەردەوام خزمەتی کردووەم. جارە باز لە چینی گەنجان دەکەیم، زانی گەنجان چ ڕۆڵ و کاریگەریەکیان هەبووە لەم حیزبەدا و توانیویانە چی پێشکەش بە کۆمەلگاکەیان بکەن. گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک بیلال مەلاجیا چالاگوانی گەنجان و کادری کۆمەڵی دادگەری کە بە شازێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە. کاک بیلال سڵاوی خوا لەبێت، سپاس دەکەین کە ئەم دەرفەتت بێمە بەخشی. سڵاوی خوای گەورە لە ئێوە بێ، سپاس و دەستخۆشیشم هەیە بۆ ئێوە. زۆر سپاس. ڕۆژی ڕابردوو ساڵیادی دامەزرانی کۆمەڵی دادگەری بوو. لە نێو کۆمەڵی دادگەری جەنابەت وەکو گەنجێک یاخود هاوکارەکانت چۆن کارتان کردووە یاخود ڕۆڵتان چی بووە لە نێو ئەم حیزبەتاوە، چیتان پێشکەش بە کۆمەلگا کردووە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرتا دەستخۆشیم هەیە بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە. طبعاً لە سەرتادا پیرۆزبایی ئەم ڕۆژە مێژوویە لە سەرجەم کادیر و سەرکردە و ئەندامانی کۆمەڵی دادگەری دەکەم. بەڕاستی ڕۆژێکی مێژوویی بوو، هەم بۆ کورد هەم بۆ جەما، هەم بۆ کورد هەم بۆ کوردستان. بە تەئکید ڕۆڵی گەنجان، کێمە باسی ڕۆڵی گەنجان بکەین، ڕۆڵی گەنجان لە ناو کۆمەڵی دادگاریدا تەوزیع دەبێت، دابەش دەبێت بەسەر چەند ڕەهەندێک و ناوەندێکدا. لەوانە ناوەندی بڕیاردان، ناوەندی ڕێکخراوی قوتابیان و لاوان، ڕەهەندی میدیایی و تەکنۆلۆژیایی، ڕەهەند لە کایە سیاسی و پەرلەمانی و ڕەهەندی پەروەردەیی. ئەگەر ئێمە گەنجان لە هەموو لەو بوارانەدا ڕۆڵ و کاریگەری زۆریان نواندووە و دەور و کاریگەری زۆر باشیان هەبووە. هەر لە ڕۆژی ڕاگەاندنی کۆمەڵی دادگەریەوە کە کۆمەڵێک گەنج کە لە قووەی گەنجی و توانادا بوون بڕیاریاندا کە کۆمەڵی دادگەری لە هەناوی حیزبێکی ترەوە کە بە زەڕورەتیان زانی بۆ کۆمەلگای کوردستان ڕابگەێنن. و لەو کاتەوە تا ئەمڕۆ گەنجان لە ناو کۆمەڵی دادگەریدا بەڕاستی کە کۆمەڵی ئیسلامی ڕابردوو بوو و دواتر ناوەکەی گۆڕا بە کۆمەڵی دادگەری، کە هەر خودی گۆڕینی ناوەکەش توانا و بڕیاری گەنجان بوو کە دوجار کە ئەم نوێبوونەوە بەردەوام بەخۆی بدا. بۆیە دەبینین کۆمەڵ لە هەموو قۆناغەکاندا و لەگەڵ هەموو سەردەمەکاندا خۆی نوێ کردوتەوە، لەبەر ئەوەی بەردەوام گەنج ڕۆڵ و کاریگەری زۆر بووە لە ناو کۆمەڵی دادگەریدا، هەم لە ناوەندی بڕیاردا و هەم لە بوارەکانی تردا. بە تایبەتی کە دیقەت بدەینە کاری سیاسی کۆمەڵ کە لە هەر سەرجەم بوارەکان لە کاری مەکتەبێکی تایبەتی تەرخان کردووە بە مەناوی مەکتەبی قوتابیان و لاوان، کە ئەم مەکتەبە تەنها و تەنها کار لەسەر چینێکی دیاریکرا و لەسەر گەنج دەکات. ئەمە جگە لە پاڵ ئەوەیدا کە ئێمە مەکتەبی ترمانەیە بوون مەکتەبی وەرزش و لاوان کە ئەمانەش هەر گەنجن. و بە تەئکیدیش لە سەرجەم سێکتەرەکانی تردا گەنجان لە ناو کۆمەڵی ئیسلامیدا پێگەی و کاریگەری بەرزیان هەیە. لە ڕووی میدیایی و تەکنۆلۆژیاییدا دەبینین کە ئێستا میدیای کۆمەڵ میدیایەکی بەهێزە لە ساحەکەیدا و دروستبوونی میدیای کۆمەڵ کە خیاب بوو میدیای ئیسلامی لە ناو کۆمەلگای کوردیدا، کە گەنجان ڕۆڵێکی زۆر کاریگەریان بینی بە دروستکردنی ئەم جۆرە میدیایە. و ئێستاش کە دەبینین کە ئێوەمانان وەکە ئێوە لە پەیامن باش دەزانن هەموو ئەو گەنجانن کە میدیای کۆمەڵ ئیدارە دەدەن و کە سۆشیال میدیای کۆمەڵ ئیدارە دەدەن. بۆیە گەنجان هەمیشە ڕۆڵی بەرزیان بینیوە. ئەگەر دیقەت بدەین لە ڕوانگە سیاسی و پەرلەمانیەکەی دەبینین گەنجانی کۆمەڵ کاتێک کە بوون بە پەرلەمانتار بوونە ئۆپۆزیسیۆنێکی حەقیقی، بوونەتە نوێنەرێکی ڕاستەقینەی گەلی کورد، کە ئەمە دەبینین کە گەنجان هەمیشە داینەمۆی هەڵسوڕێنەر بوون کە لە ناو جەماوەرەوە بوونە. بۆیە دەبینین ڕۆڵی گەنجانی کۆمەڵ لە ناو کۆمەڵی دادگەریدا بەڕاستی ڕۆڵێکی بەرزە و هەمیشە بەرز نرخێنراوە. و دەبینین کۆمەڵ هەمیشە لە نوێبوونەوەدا هەر 4 ساڵ جارێک کە کۆنگرێک دەکە کۆمەڵی گەنجی نوێ دێتە پێشەوە کە بە عەقڵیەتێکی تازە بۆ بەرەو پێشچوون و ئیدارەدانی کۆمەڵ. بۆیە پێگەی گەنجان لە ناو کۆمەڵی دادگەریدا بەڕاستی ڕێز لێ گیراوە. هەتا مەسئلەی پەروەردە دەبینین کە مەسئلەی پەروەردە کۆمەڵە گەنجانێک دێن ئیدارەی پەروەردە دەدەن و هەموو ئەو بەرکەوتە ڕاستە و خۆی کە لەگەڵ جەماوەر هەیەە بەڕاستی گەنجانی ناو کۆمەڵی دادگەرین کە بەرکەوتەی ڕاستە و خۆیان هەیە لە گەڵ جەماوەردا.
بۆیە پێگەی گەنجان لە ناو کۆمەڵگا پێگەیەکی بەرزە و پێگەیەکی کاریگەرە و هەمیشە سەرکردایەتی سیاسی کۆمەڵ بە چاوێکی ڕێزەوە سەیری کردووە لە بەرزی نرخاندووە لە پێگە و لە پێگەی لاوانی کۆمەڵی دادگەریدا. بڵێ کاک بیلال ئەو پرسیارە بکەین باست لەوە کرد کە گەنجان ڕۆڵێکی کاریگەریان هەبووە، بەڵام ئایا ئەو چالاکی و ئەو پرۆژە گەورانە چی بوون کە گەنجان ئەنجامیاندا وەکو خزمەتێک بە کۆمەلگای کوردەواری؟ گەنجانی کۆمەڵ دەتوانم بڵێم زۆربەی چالاکیەکانی زۆر چالاکی نەوعی ئەنجام داوە. لەوانە بنمونە ئێمە ساڵانە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەبینین ئێمە پرۆژەی ڕێگەی زانکۆمان هەیە کە ئەم پرۆژەیە خزمەت بە سەرجەم چین و توێژەکانی گەنجان دەکات کە قوتابیان لە پۆلی 12ەوە دەردەچن بەبێ جیاوازی ئێمە لە سەرتاسەری کوردستان لە سەرجەم شار و قەزاکان لیژنەمان هەیە کە کۆمەڵی گەنج فۆرمی بێ بەرامبەر معلوماتی پێ بەرامبەر کە ئێمە دەبینین قوتابی کاتێک لە پۆلی 12 دەردەچێت لە چقە لە قوڕاڕاییەکدایە کە داهاتوی خۆی دیاری بکە. دەبینی یەکێک لەو پرۆژە گەورانە کۆمەڵی دادگەری کە لە ڕێگای گەنجەکانیانەوە تاوان گەنجانی کۆمەڵ هەمووی کۆمەڵ شەریحەیە هەمووی مەکتب لقلقی لێ دەبێتەوە هەر یەکە و لە بواری خۆیدا خزمەت دەکات کە دەبینین گەنجان لە بوارەدا ڕۆڵێکی بەرچاو و پێشەنگیان بینیوە. هەر لەسەر لە قۆناغی یەکەمی دەتوانم بڵێم قوتابیانەوە لەگەڵیانە تاوەکو زانکۆ تەواو دەکەن خزمەتی گەنجان دەکات. اینجا دەبینی پرۆژەی پەروەردەیی کە چەندین پرۆژەی پەروەردەی دەربارەی لەبەرکردنی فەرموودە و قورئان و ئەم بابەتانەی ڕاگەیاندووە. بنمونە پرۆژەی مەسئلەی حیجاب و ئەو کچە گەنجانەی کە تازە پێ دەکەن بە ئاراستەیەکی پەروەردەیەکی دروست بە پەروەردەیەکی ڕەسەنی کۆمەلگادا بیان بات. بۆیە ئێمە دەبینین گەنجانی کۆمەڵ هەمیشە پێگەیەکی بەرزیان هەبووە لە خزمەتکردن لە ناو چین و توێژەکانی کۆمەلگادا. اینجا ئەگەر بین پێگەی گەنجانمان وەرگن ناو کۆمەڵی دادگەری لە ڕوانگە سیاسی و کایە سیاسەکەی دیقەت بدە پەرلەمانتارەکانی ئێمە کاتێک کە ئەم کۆمەڵ هەڵیان دەبژێرە و دەنگیان پێدەدرێ و دەبن بە نوێنەری گەل دەبنە نوێنەری ڕاستەقینە و داکۆکی کاری خەڵک ئەگەر دیقەتت دابێتەوە پێم وایە ئەو چالاگوانە گەنجانە ئەو کایە سیاسە گەنجانی پەرلەمانتارە گەنجانی کۆمەڵی دادگەری لە پێشینەی پەرلەمانتاران بوونە لە خزمەتکردنی گەل. بۆیە ئێمە ئەگەر سەرجەم سێکتەرەکان وەرگرین لە سێکتەری خوشکانمان لە خزمەتکردنی گەنجان لە سێکتەری قوتابیانمان لە سێکتەری کایە سیاسیەکانماندا لە ڕەهەندە میدیایی و تەکنۆلۆژیاکەیدا ئێمە دەبینین کە کۆمەڵی دادگەری چەندە خزمەتێکی جوانی لە ڕێگای گەنجانەوە پێشکەش کردووە بە کۆمەلگای کوردی. بێگمان کاک بیلال لە پێشەکی بەرنامەکە شابەجۆ لە جۆرەکان ئاماژەم پێکرد هەر لە جانبی بەخشین و دەستگای بەخشینیشەوە ینی سێرکە گەنجێکی بەتوانا وزەیەکی باشی هەیە لە جەژن و لە ڕەمەزان و لە هەر شتێکدا هەر کاتێکدا کە پێویست بێت لە ڕۆژێکدا لەوانێت سەدان ماڵکات هاوکاری بگەێنێتە ماڵان و لە کاتی قوربانیکردندا هەر دیمەنەکانی بینین گەنجە ئەم هەڵەسێ بەم کارە قورسانە بۆی کە خزمەت بە میلەتەکەی بکات. یعنی ئەمە شتێکی زۆر زۆر جوانە کادر و گەنجی کۆمەڵ بووە پەروەردە دەکرێت کە هەمیشە بەردەوام لە خزمەتی میلەت و لە خزمەتی چینی هەژاران و فەقیران بێن بەڕاستی. من یەکێک لەو خاڵانەی کە ویستومە ئاماژەی پێ بدەم ئەوەیە مەسئلەی بەخشین بەڕاستی کە لە ناو کۆمەڵی دادگەریدا گەنجان ڕۆڵی بەرزیان بینیوە لە سەرجەم سێکتەرەکان. یەکێک لەوانە کە مەسئلەی بەخشینە کە دەبینی گەنجانی کۆمەڵی دادگەری ئەتوو دیقەت بدە هەر لێرەوە بۆ ئەفریقا نەکرد لە ناو خۆی کوردستان واتە کۆمەڵی دادگەری توانیوێتی لە ڕێگای گەنجەکانیەوە پەل باوێ بە خزمەتکردنی سەرجەم مرۆڤایەتی سەرجەم بەشەریەت نەکرد تەنها کوردستان تاکی کورد. باشە ئێستا کە دەبینین بەخشین یەکێکە لەو دەستگایانەی کە لە سەرجەم سێکتەرەکان خۆی بینێتەوە لە مەسئلەی نەخۆشی کە دەبینی خزمەتێکی ئێجگار گەورە بڕۆ سەر ڕووکە نەخۆشخانەکانی بەخشین ڕووکە کلینکەکانی بەخشین پزیشکی بەخشین بزانە ئەم گەنجانەی کە لەوێن بە چ شێوازێکی جوان لە خزمەت ئەم نەخۆشانەوە وەستاون بە تێچوێکی زۆر کەم کە زۆر جار من دەتوانم بڵێم کە من ئاگادارم کەم تا زۆرێک زۆر جار دەتوانم بڵێم بڕوات بێ ینی تێچووی ئەوەی کە دەیکە نایەتەوە دەستیان. بۆیە ئێم دەبینیت کە لە سەرجەم سێکتەرەکان لەوانە بەخشی بەڕاستی خزمەتێکی گەورەیان کردو بە سەرجەم چین و توێژەکان بە تایبەتی چینی گەنجان وەلە مەسئلەی بەخشیندا بەڕاستی یەکێک لەوانە کە گەنجان هەمیشە داینەمۆ و هەڵسوڕێنەری
ئەم کارانە بوونە کە لەوەی کە لە کاتی ڕۆژی قوربانی و خێر و شت بگێن بە ماڵە هەژاران لەوەی کە دەست بەسەری هەتیوان دابێنن لەوەی کە بتوانن مانگانە موچەیەکیان بۆ ببڕنەوە ئەگەر کەمیش بێ بەڵام بتوانن دڵنەواییەکیان بن لە خەم و ئازارەکانیان بەشدار بن ئەگەر دیقەت بدەی سەرجەم ناوەندەکانی کۆمەڵ من دەتوانم پێی بڵێم گەنج داینەمە و هەڵسوڕێنەر و ئیدارەدانیەتی ئەگەر دیقەتیش بدەی ئێمە بە چاوی سەر دەبینین هەمیشە لەو شوێنانەی کە جوڵە هەیە کە چالاکیەکەیە لە شەقام لە مەسئلەی بەخشین لە مەسئلەی پەروەردە لە مەسئلەی میدیایی بڕۆ کۆمەڵێک گەنجی خۆبەخشی خوێندەواری دڵگەرم دەبینی کە بێ بەرامبەر ئامادەیە خزمەت بە ژین و دینی خەڵک بکە ئەگەر دیقەتیشت دابێت تۆ باش ئەم ڕاستیە دەزانی کە گەنجانی کۆمەڵ هەمووی بێ بەرامبەر ئەم کارانە دەکەن کەواتە دڵسۆزیەک لە ناخیاندا هەیە کە لە پێناو خوددادا بە عیبادەتی دەزانن نەک لە پێناو مادە و سەرمایەیە کە هەیان بێ خزمەت بکەن کە نەیان بێ خزمەت نەکەن نەخێر هەمیشە نەشیان بۆ باشترین خزمەت بێ بەرامبەر بە چین و توێژەکانی کۆمەلگایان کردووە لە سەرجەم سێکتەرەکان لە مەسئلەی نەخۆش دەڵێ لە مەسئلەی قوتابی دەڵێ لە مەسئلەی وەرزش و لاوان دەڵێ لە مەسئلەی ئیعلامی و ڕاگەیاندن دەڵێ لە مەسئلەی کاری سیاسی و پەرلەمانی دەڵێ لە مەسئلەی شەقام دەڵێ من نەمبینیوە گەنجانی کۆمەڵ لەناو کۆمەڵی دادگەریدا لە هیچ سێکتەرێکدا غیاب بن و لەناو کۆمەلگادا لە هیچ سێکتەرێکدا غیاب بن بەڕاستی بۆیە کۆمەڵی دادگەری کە هەمیشە بەو ئاراستە گەنجەکانی پەروەردە دەکا هەمیشە بەو ئاراستە گەنجەکانی هاهاندەدا کە خزمەتی کۆمەلگا بکەن بە پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی بە پەروەردەیەکی کللتورێکی جوانی کوردی کە خزمەت بکە بە کۆمەلگای کوردی کە کۆمەلگایەک بنیادنێ کۆمەلگایەک بێ لەسەر مەسئلەی ڕێز و خۆشەویستی کۆمەلگایەک بێ کۆمەلگایەکی ڕەسەنی کوردەواری بێ دوور لە زۆر کەس دوور لە زۆر ئیعلام دوور لە زۆر سنتەر و ڕێکخراودا کە بە نمونە لە بەهای کۆمەلگای کوردی لە پەروەردەی ڕەسەنی کوردی لە کللتوری کوردی کە بەڕاستی خەڵک دوور بکەنەوە بۆیە کۆمەڵی گەنجانی کۆمەڵی دادگەری هەمیشە ئەو ڕۆڵیان بینیوە کە ببنە چاو لەسەریان بێ کە بە جوانترین شێوە خزمەت بکەن هەتا لە ناو شەقام و گەڕەک و ماڵەکانی خۆیاندا بەڕاستی خەڵک چاویان لەسەریانە بەڕاستی خەڵک سیقەی پێیانە بەڕاستی من بینیومە گەنجانی کۆمەڵ دادگەری لەناو ماڵ لەناو گەڕەکەکانی خۆیان بوونێتە جێگا و ئومێد و خەڵکێک کە بنمونە منداڵەکانی خۆیان دەنێرنە لایەن پەروەردەیان پێ بکەن دەرسێکی قورئانی و ئیمانی و ئیسلامیان پێ بڵێن ئەگەر دیقەت بدەی مەسئلەی یەساییەکێک لەو سێکتەرانی تر کە مەسەلەی پەروەردەی مەسەلەی حکمە کە ئێمە دەبینین دەستگای ڕۆشنبیری نووری حکمە خزمەتێک بە گەنجان و بە قوتابیان و بە سەرجەم کۆمەلگاکان دەکات بۆیە ئێمە ناتوانین لە هیچ سێکتەرێک سیر نەکەین کە خزمەت بە کۆمەلگای کوردی بکە گەنجانی کۆمەڵ نەبینین بەڕاستی کاک بیلال کۆزانین لەناو ڕێکخرا و لایەن و حیزبەکانی تریشدا گەنجان بوونیان هەیە بەڵام ئەگەر بڵین تایبەتمەندی و جیاوازی گەنجان لەناو کۆمەڵی دادگەریە چییە ئێوە لە چیدا دەبینەوە گەنجانی عفو وڵای پرسیارەکەت باش نەگەیشت بەس لەوە حاڵی بووم کە جیاوازی گەنجانی کۆمەڵی دادگەری مەبەست پێ لەگەڵ گەنجانی تر بەڵێ تایبەتمەندی و جیاوازی ئەوان چییە لەناو کۆمەڵی دادگەریە گەنجانی کۆمەڵی دادگەری بەڕاستی هەمیشە پێشەنگ و قدوە بوون لە مەسئلەی یعنی بەڕاستی ینی زۆر بە سەراحەت دەبن لە مەسئلەی ڕەوەژ لە مەسئلەی هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵک بە شێوازێکی جیاواز بە شێوازی نەرمونیان بە شێوازێکی خۆنەویستانە بەڕاستی هەمیشە جیاکراونەتەوە خاکی بوونیان کە هەرگیز خۆیان پێ لە کەسێک زیاتر نەبوو و هەرگیز یعنی پێگەی خۆیان یاخود بەرژەوەندی خۆیان نەخستۆتە پێش بەرژەوەندی خەڵک من ئەوەندەی لە گەنجانی کۆمەڵ بینیومە بەڕاستی ئەوەیە هەمیشە خۆ بەخشانە خۆنەویستانە کارێکیان کردووە تەنها وەکە لە کاتی بڕیارداندا بەڕاستی من دەمهەوێت ئەوە بڵێم کە لە ناوەندی بڕیار بوومە لە مەسئلەی گەنجان لە قوتابیان هەمیشە ئەو گەنجانەی کە لە ناوەندەکان لە مەکتەبەکاندا قسەیان کردووە یاخود پرس و ڕاوێژیان کردووە بیرۆکەیەکیان هێناوە چۆن ئەوەی بتوانن خزمەتێکی زیاتر بە کۆمەلگای کوردی بکەن چۆن بتوانن گەنجێکی ڕەوژبەرز پەروەردە بکەن هەم لە قوڕان هەم لە کچان بۆیە گەنجانی کۆمەڵ بەڕاستی بەوە جیا دەکرێنەوە لە ڕووی قسەکردنیان لە ناو کۆمەلگادا دیارە بەڕاستی
ئەمە نەبێ خوانە خواستە مخالفی مەفهومی مخالف لە قسەکانم وەربگیرێ، بەڵام گەنجانی کۆمەڵ هەمیشە پێشەنگ بوونە لە مەسئلەی یعنی لەناو کۆمەلگادا دیار بوونەوە، هەمیشە قسەکانیان بەو ئاراستەیە بووە بە خزمەتکردنی خەڵک بووە لە سەرجەم کایەکاندا لە مەسئلەی پەروەردە، هەتا لە شەقام بوونە، ینی گەنجانێک نەبوونە شێوێنەر بوون، گەنجانێک نەبوونە هاندەر بن بۆ شکاندن، بەڵکو هەمیشە ویستویانە ئەو ڕێڕەوە ڕاستە وەربگرن کە خزمەت بە چین و توێژەکانی کۆمەلگا دەکات. بۆیە هەمیشە ینی دەتوانم بڵێم لە ناو خەڵکەوە بێ ئێمە پرسیار بکەن گەنجانی کۆمەڵ دەستیان بۆ ڕاداون ئاماژەی خێریان بۆ کردوونە، ئەگەر لە هەر جێگایەک بووبن، لەسەر شەقام بووبن، لە ناوەندەکانی خوێندندا بووبن، لە ناوەندەکانی ڕاگەیاندندا بووبن، بەڕاستی جیاکراونەتەوە و ناسراونەتەوە کە ئەمانە گەنجانێکن ئاراستەی پەروەردەیان جیایە کە پەروەردەیەکی جوانە، هەمیشە ئاماژەیان پێکراوە کە ئەمانە جیاواز لە هەر کەسێکی تر پەروەردەیەکی دروستی ڕەسەنی ئیسلامی کوردەواریان هەیە. بێگومان مامۆستا بیلال هەموو ئەم شتە باشانە، ئەم کارە باشانەی، ئەم وزە ئەرێنێ باشانەی گەنجان کە جەنابەت باسی کرد لە کایە جیاوازەکان لە سێکتەرە جیاوازەکانی حیزبەدا کار دەکەن، چی دیکە بکرێت یاخود قیادەی سەرەوە چی بکات بۆی کە گەنج زیاتر بمێنێتەوە، زیاتر کار بکات لە نێو حیزبەدا بۆی کە زیاتر خزمەت بە ئەم کۆمەڵگایە بکەواتە بەرپرسان و کەسان یەکەمی حیزب دەبێت تا چەند زیاتر و بەردەوامی تر گرنگی بە گەنجان بدەن. بەتەکید هیچ شتێک بێ کەم و کوڕی نییە کە ئێمە گەنجان بە داینەمۆی و هەڵسوڕێنەری کاری کۆمەڵی دادگەری دەزانین، پێویستە سەرکردایەتی کۆمەڵیش وە زیاتر ئیحتیمام بدا بەلایەنی گەنجان، بە تایبەتی مەسئلەی ئابوور یەمێکێک ڕاستی حەقیقەتەن ئەوەیە کە ئێمە هەمیشە گەنجانی کۆمەڵ خۆبەخشانە ئەم کاریان کردو، بۆیە زۆر جار دەبینین گەنجێکی زۆری ناو کۆمەڵی دادگەری حەزی بە خزمەتی زیاترە، حەز دەکا یعنی خۆی یەکلایی بکاتەوە بۆ مەسئلەی خزمەتکردنی چین و توێژەکانی کۆمەلگا، بەڵام مەسئلەی مادی کە لەلایەنی بژێوی زیانی و خێزانی ڕێگەی پێنادا. ئێمە ئەو کەم و کوڕیانەمان هەیە کە لە هەندێک بواردا، بەڵام ئینشاءالله سەرکردایەتی کۆمەڵ هەمیشە هەوڵی ئەوە دەدا کە ئەم کەلێنانە پڕکاتەوە، بۆیە دەبێت سەرکردایەتی کۆمەڵ ناوەندی بڕیاری کۆمەڵی دادگەری بەڕاستی تەرکیزێکی زیاتر و خەمێکی زیاتر و بەدەمەوە هاتنێکی زیاتری بۆ گەنجان هەبێ بۆ پێشخستنی کاری گەنجان. بەتەکید داهاتووی هەر حیزب و ڕێکخراوێکیش وابەستە بە گەنجەوە، لە هەر جێگایەک لە هەر شوێنێک بینیت لە هەر ڕێکخرا و مەڵبەندێک گەنجی بە دەورەوە بوو ئومێدت پێی هەبێ، و لە هەر جێگایەکیش بینیت کە گەنج لە دەوری ئەم جێگایە نەما، بەڕاستی ئومێدی ئەوەت پێی نەبێت کە بەرەو پێش بڕوا، بەڵکو بەرەو پوکانەوە و بەرەو گەڕانەوە و بەرەو دواوە دەکشێتەوە. بەڵێ لە کۆتاییدا چ پەیامێک دێ مامۆستا بیلال بۆ گەنجان بیکەینە دوا پەیام؟ وڵی پەیامی من بە گشتیە بە تایبەتی بۆ سەرجەم گەنجان هەمیشە هیواخوازم لە دەوری ئەو ناوەندانە کۆ ببنەوە کە خەمی دین و ژینی ئێوەیانە، لە خەمی داهاتووی ئێوەیانە، لە خەمی ئەوەیە کە بەرژەوەندیەکانی ئێوە، بەرژەوەندیەکانی دایک و باوکیان، بەرژەوەندەکانی ڕۆڵەی داهاتوویان، بەرژەوەندیەکانی خۆیان دەخەنە پێش بەرژەوەندیەکانی خۆیانەوە. هەمیشە تەرکیز مەخەنە سەر ئەو ناوەندە کاتیانەی کە وەکو موسەکین بڕێک پارە یاخود بڕێک سەرمایە یاخود شتێکی چێژێکی کاتی نیشان دەدا و دواتر بۆ بەرژەوەندیەکی شخصی خۆی دەستت لێ بەردا و لێ دوور دەکەوێتەوە. بۆیە پەیامم ئەوەیە ڕوو بکەنە ئەو ناوەندانەی کە پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی دینداری فێری خۆتان و نەوەی داهاتوتان دەکەن. داواکارم لە گەنجان بەدەم ئەم شوێنانەوە بچن وە گەنج لە قۆناغێک لەو قۆناغی توان تێیدایەتی توانا و وزەیەکی هەیە، ئێستا ئەوەی پێت دەکرێت لە پێناو خوادا بیکە، وەگەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێکە و پرسیارەی لێی دەکرێت وعن شەمامی فیما ئەبلا، ئینسان لە تەمەنی گەنجی لێی دەپرسرێتەوە. بۆیە ئەو تەمەنە گەنجەی خوای گەورە بە هەر یەکێکمانی داوە هەوڵ بدەین لە ڕزابوونی خوای گەورەدا بەکاری بێنین. ئەمەش بەچی دەکرێت؟ لەگەڵ کۆمەڵێک گەنج دەکرێت، لەگەڵ کۆمەڵێک جێگا دەکرێت کە تۆ پەروەردەیەکیان پەروەردەی ڕەسەنی ئیسلامی کوردەواری بێ بۆ ئەوەی هەم خزمەت بە دینەکەت بکەیت، هەم خزمەت بەگەل و نیشتیمانەکەت بکەیت. بەڵێ سپاس بۆ بەڕێز بیلال مەلاجیات چالاکوانی بواری گەنجان کە لەم تەوەرە لەگەڵمانە بووی. سپاس دەکەین کاک بیلال.